من ناوم ئەیوب عەبدوڵڵا حەسەن تەمەنم 28 ساڵە دەرچووی بەشی زانستی کۆمپیوتەرم لە زانکۆی ڕاپەڕین. دوای تەواوکردنی قۆناغی ئامادەییم تووشی ڕووداوێک بوومەوە کە بۆ هۆی لەدەستدانی دەستەکانم، بەڵام بەهیوانە بووم و سوپاس بۆ خوا و بۆ خانەوادەکەم کە بەگشتی هاوکارم بوون لە تێپەڕاندنی ئەو بارە دژوارەی کە بەسەر ژیانم داهات و توانیم پەرە بە تواناکانم بدەم و بەردەوامی بە خوێندنی زانکۆ بدەم لە زانکۆی ڕاپەڕین. وسپاس بۆ ستافی مامۆستا بەڕێزەکان و هەموو ئەو کەس و هاوڕێیانەش کە بەو شەو کردارێک هاوکارم بوون بۆ بەدیێنانی و ئامانجەی ژیانم. سەرکەوتوانە بە پلەی ئەوایلی دووەم توانیم قۆناغی زانکۆشم تاوە. هەرچەندە وەک دامەزراندن دامەزراوم، بەڵام لە ئێستادا وەک مامۆستا یاریدەدەر لە زانکۆی ڕاپەڕین کاری وانەبێژی دەکەم و دوای تەواوبوونی وانەش لە کاتی ڕێستەکاندا لە ژووری خۆمان لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە ژوورەکەدا لەگەڵما لە هاوکاری خوێندکاران دەکەین و لە بەشە جیاوازەکان لە چاکردنەوەی کۆمپیوتەرەکانیان و پێدانی بەرنامە پێویستەکان پێیان. هەرچەندە هەنگاوەکان دژوار بوون، بەڵام لە ئێستادا وەکو یاریدەدەری توێژەر خزمەتی زانکۆکەم زانکۆی ڕاپەڕین و خوێندکارەکانی دەکەم و لەگەڵ کاری وانەبێژەکەشمدا لە باوەشی لەگەڵ هاوکارێکم ئەرکی سیانەی زانکۆ و چاکردنەوەی کۆمپیوتەرەکان و ڕەخستنی تاقیگەکان ویان پێسپاردوین لە هەردوو ڕۆکەوە هەم سۆفتوێر و هەم هاردوێریش. بێگومان دەستپێکی خوێندن لە زانکۆ بۆ هەموو خوێندکارە کارێکی ئاسان نییە، بە تایبەتتر بۆ ئێمەمانان ئەرکەکان لەسەرمان سەخت و دژوارترە، بەڵام بە هیوا ئەو سەرەتایان دەست پێ کرد. سپاس بۆ هاوڕێیانی ئازیزم کە هەردەم هاوکار و یارمەتیدەر و پاڵپشتی بەردەوامی هەنگاوەکانم بوون، هاوکاری یەکتر بووین لە سەرکەوتنەکان. تێگەشتن لە ژیانی خاوەن پێداویست تایبەتیەکان ئاسان نییە و جیانێکی تایبەتتر و جیاوازە، جا لە هەموو ڕووەکان و بە تایبەت خوێندن. یەکێک لە پڕۆژە جوان و ناوازەکانی زانکۆی ڕاپەڕین کە لە ئێستادا کاری پێدەکرێت بۆ خاوەن پێداویست تایبەتیەکان، ئەویش پرۆژەی زانکۆماڵی هەمووانە کە خزمەتێکی زۆر بە خاوەن پێداویست تایبەتیەکان دەکات و ژینگەی خوێندنیان بۆ ڕێک دەخات و پەرە بە توانە و بارەکانیان دەدات، هەروە بەخشینیشان لەکرێی خوێندنی ئێواران و پاراڵێڵ هەنگاوێکی گرنگە بۆ ڕێزگرتن لە مافەکانیان لەلایەن زانکۆی ڕاپەڕینەوە. دەستم لە دەستدا، بەڵام سپاس بۆ خوا بوومە هاوکار و دەستگیری بۆ ئەوانی دیکە. هەرچەندە شتەکان زەحمەتتر و سەختتر بن، هێشتا شتێک هەیە بتوانین بەسەریدا زاڵ بین و لێەوە سەرکەوتنەکانمان بنووسینەوە. بۆیە تاوەکو ژیان بەردەوام بێت هیواکانیش هەن، لەبەر ئەوە هەرگیز بێ هیوامە بە.